سڵاتە نەبێت زان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست هەر لە شاری هەولێرم و لە بازاڕی لەنگەم ئەمڕۆ دەمهوێ بەرنامەکەم تایبەت کەم بە فرۆشیاران و دوکاندارانی ئەم بازاڕێ بزانین بێموچەی تا چەند کاریگەری بەسەر ژیان و گوزەرانیەوانەوە هەبووە بێگومان هەر کاتێک موچە دابەش ناکرێ لە منداڵێکەوە تاوەکو و تاجرێکی گەورەی هێنانی کەلوپەل بۆ وڵاتەکەمان کاریگەری و تەسیری لێ دەکات و ئەمڕۆ دەمهوێ بەرنامەکەم تایبەت بێ لەسەرەوەی ئەرێ نەبوونی موچە کاریگەری بەسەر ژیانیەوە هەبووە ژیان و گوزەرانی هاوڵاتیان چۆن دەگوزەرێ وەرزی زستانە وەرزی دابینکردنی و جلوبەرگانەیە کە لە دوامەوە دەیبینن هاوڵاتیان ئێستا ڕوودەکەنە بازار بۆی کە جلوبەرگی زستانە دابینکەن بزان هاوڵاتیان و گوزەران چۆن باسی ژیانی خۆیان بۆ دوکانداران کردووە ئەمانە تەوەریە و ڕۆی بەرنامەی پەیامی تۆ دەبێت لە شاری هەولێر بینەروبی سەرمان بن و بینەری و چیرۆکانە بن کە لە دەمی دوکاندارەکانی شاری هەولێر بۆ ئێمە دەگەڕێت پێم بڵێ ئێستا ژیان و گوزەران و بازار چۆنە زۆر خراپ بازار لەو پەری خراپێ بە قورئان ئافرەت هێشتی لە من کڕیەوە ڕوعبی دەرێنەوە هەستە دوکاندار هەیە بوو تۆ شاگرد ژیانی خەڵک ئێستا چۆنە بەگشتی ئەوەی کە تو دەیبینی یانی لەوەی باشتر هەر بە حیاتی نابێ الحەمدولله بە هەزاران گەنج یەک دیناری لە جرفانی دانیە یعنی ئەگەر تۆ دوعات لە کەسێک کرد بڵێ خواوە کوردت لێ پێم بڵێ سەر و بازار چۆنە ئێستاکە بازار لەو پەری خراپێ بازار لەو بەری ئارە وڵا لە کاکە لەبەر ڕۆژڕفێ نە معاشێ یەکە معاش نەبی خەڵک بەچ لە پارە نەبی چ بکڕێت کە معاش نەبی کاریگەری لەسەر بازاڕن گۆ هەر معاش نەبی بازار دەشتێ ئەنگۆ ڕۆژێ معاش بدرێ هەست پێ دەکەن لە بازاڕێ خەڵک ئەرە وەڵا گەر معاش بدرێ بازار دەجوولێ پێم بڵێ ئەتۆ ڕۆژانە خەڵک دەبینی گوزەرانی خەڵک بەگشتی چۆنە لێرە وەڵا خراپە ئێستا ئەو بازارە هەیە بە واستەی عەرەبی ئەگەر عەرەب نییە بازارەکە هەر یەکجار دەکەوێت نێوەی کە لە بازارش دەیبینی شتەکری سەتا هەشتای عەرەبە سەتا بیستەکەی کووردە حقەتەکە ئەوە باش ئەو گوزەرانی خەڵک بۆ وای لێ ینی بەچی چا دەبێ بەڕای تۆ بۆ کەس خەمی و خەڵکە ناخوا بەڕای والله سببەکە چییە حکوومەتە ئەگەر معاشی بدا ئەگەر معاش بدرێ گوزەرانی خەڵکو ئێوەش باشتر دەبێت ئەگەر معاش نەدرێ خەڵک پارەی پێدەبی چ دەکڕێت ئێوە دوکاندارانە کەس دەناسی زەرەری کردبێ لە زەررا لەسەر پێوەدان بێ ینی بەهۆی نەبوونی بازاڕەوە بەخوای زای چیە بێزگە لە معاشەکەی لێرە کرێکەش زۆرە خەڵک تەمان کرێشی زۆرە مشکلەکە لەوە ئەگەر کرێت زۆر ئیش نەبی ینی وەزع تێک دەچی وایە کەس ئاگای لە کەسیش نییە ئاگای لە کەس نیە کرێتی ئاگای لە حاڵی ئەوە نییە کڕیار ئاگای لە حاڵی کرێتی کرێتیە خاوە مولوگ ئاگای لە حاڵی کرێتی ینی هەمووی هەر کەس و هەمووی هەر کەسی خۆی ڕادەکێشێت ئێستا مشتری دەکات کە زۆر معاملێ دەکات کاکە وەڵام دیتم وەڵام معاش خۆرم وەڵام پارەم نییە و ئێمە مەجبوری هەرزانی بدێ خۆری ئێستاوەکو دەروزەی لات کابرا گوتی معاش خۆرم دەوێت پێ بەخوای دێت تێرە کاکە مامۆستامە کاکە معاش خۆرم یارمەتیم بدا خێرت دەگاتێ ئێمە مجبوری بە هەرزان بیدێ کە گوتی مامۆستامە دەبێت یەکسەر حسابێکی تایبەتی بۆ حسابە چ تایبەتی لێ بکەی بە هەرزانی بدێ وڵای بازار بە ئەم بران بازار نییە پێشە و ڤایرۆس کۆرۆناش بێ لەبەر مەعاش و مزارە و شتیوە بازارەکە تێکچوو ئێستا کۆڕۆنا زەعیف بووە چ بازارەکەی ڕاگرت بازارەکە ئێستا بەعام بێ مەعاشە بێ موچەیە ئەنی مەعاش بێ کاریگەری لەسەر بازارن بۆ حتمانە ئێستا من شەخصێ مۆزەفە بابەتەکانی مەزیاتر مۆزەفە و کولیە و شتیوە ئێستا شەخصێ نەمارێ داشتە دوامیش نییە دێ درێکا کەوتیکارێنگ و هەمووی کولی و ملیێشە حتممە کابراگە دامیش نەبیت بابەتەکەی ناگرن ناچارە نەمار داش قاتەشتە ڕاست دەکرێت لۆ مارێ ینی بابەت وەکو چاکەت و تەنورە و کابۆ ئەوانە بابەتی دەرێ نەی کولیەکارن ئەگەر ینی دەوامی شەبێت و کولیە شەبێت و ئەو شەبێ موچە نەبێ بازار دەبێت ناوەڵە چ کابراگە جیفانی بەتار بوو بە هەر شی جوارە میرە بازارێکی بازار نەبی ناوەڵە کاریگەری کۆڕۆنای زیاتریان بێ موچەی بەسەر بازار ناوەڵە ئێستا عالیان بێ موچەیە برا ئەوەی هەشم بازارەکەی مەگە بابرین بۆ نمونە برای تو 100,000 فروش 80,000 عەرەبە مشتێکەکەت ئەگە عەرەبیش لە بازاری نەبینێ ئێستا بازارەکە نامینێ ناوەڵە کوردەکەتە پارچە کردی دەکری برا ینی هیلاکت دەکات خۆت فێر عەرەبی کردیان نامادەم بەخوای وچ کابرا گوتی شوێ هەندێک میمی تێک دەگەی سعرەکەی پێ دەوتەوە ئەگەر نەمشتەکان فێر عەرەبی بی لەبەر هەم بازارەکە وتە عەرەبی وەڵا برام عەرەب نەبی ئەمە دەبی دوکانی قپات کەین بەسرعاتە نەمنەوات پێت چت بێت مەگە بای 100,000 فرۆ 80,000 عەرەبە
کاری چییە چی دەوێت چیتان بۆ بکرێت موچە بدرێ گوزەران چاک دەبێت حتمما برامەزە چی حەزیرێن ئێستا گە بە مەعاش بدرێ ئیشی من دەبێ ئیش ساخ تەکسی دەبێ ئیشەکان بە عام پێکەوە مەڕبوتە ئەگە مەعاش نەبێت و گیرفان بە تاوی دێ بازای ستەکە بدەم ئەوەی مۆزوەکە ئیشەکەیم ئەم لەگە موچە بدەم پێم بڵێ ئیش و کار چۆنە بەگشتی بەخوای باش و خراپ باش بەڵێ ماوەیەکە تقریبا مەعاش نەدرا کاریگەری لەسەری شینگۆ هەبووە ئارێ وەڵا هەبوو ژێوی ژانی و خەڵکی هەموو لەسەر معاش ئێستا ینی ئێوە خەڵک دەبینن بەردەوام ینی بەریەکەوتنتان لەگەڵ خەڵکەیە خەڵک گوزەرانی چۆنە بەخوای باشنی ناوەڵە باشنی دوکانی قوماش. قوماش بەڵێ لە هەنێک کاتا پێداویستیە ینی بۆ ماڵەوە و بەتەبەت لە گۆڕینی وەرزەکانە خەڵک پێویستی دەبێت ئەو ساڵ لە ساڵانی بەراوردی ڕابردوو باشتر بووە گوزەران خراپتر بووە بووە خراپتر بووە ئارێ وەڵا چونکی بجێوی ژانی خەڵکەکە لەسەر معاشە معاشەکەش بۆ دەوردەی ڕۆیشتی ئارێ وەڵا ئەگەر معاش بێ ئێوە ینی هەست پێ دەکەن لە بازاڕەوە بازارەکە فەرقەکاری وەڵا زۆر ینی ئەگەر هەر دەنگۆی معاشە بێ بازار فەرق دەکات بازار سەد فەرق دەکەن نەک فەرق دەکەن لەگەڵ بڵێن معاش دەدریان لەگەڵ بەغدا پێک بن بازار فەرق دەکەن یەک ڕێکەوتنی نێوان ئەم حکوومەتەیەک تەسی لە بازارەکە بازارەکە زۆر دەگۆڕێ ڕۆژە موچە نەدراوە بازار چۆنە زۆر خراپ نەخراپە زۆر خراپە خەڵک دێ بۆ بازار پارە پێ نییە شت بکڕێ ینی خەڵک چۆنەوەی کێوە ڕۆژانە دەیبینن باس ناکرێت بە قسەکردن لە خراپیدا زۆر خراپە لە خراپش خراپتر بڵێ نازانم چی پێ بڵێم بە وەزا ژن هەیە ڕۆژانە بێتە لای ئەوە ینی توانایی نەبێ ئافرەتێ دێتە لای ئێمە جاریوێ شت دادەنێ زێ پارچە دەگەڕێنەوە بە بۆنەوەی کە پارە پێێنێ پێویستی شێتی داشی ناوە کە جانتاکە دەکاتەوە بێ پارەکە بداتەمە زاروێ دەیگەڕێنێتەوە دەڵە پارەکەم تەواو ناک ئەو گوزەرانە بۆی لێ هات باڕای تو بەرچی کێبەر بەپرس دەزانی بە حکومت ئەوەی حکومت بەناو حکومەتش نییە بەڕای من بۆ خەمێک لە خەڵک ناخۆ جا بڵێم چی خەمی خەڵکێت نەوەڵە ئەگە خەمی خەڵکی بە ئاوای لێ نهات چاکسازیتان بینیوەوە لە بازارەکە والله ئەسڵان چاکسازیچ ئەو هەر بە قسێ و چاکسازیمان نەبینی کورد ئێسەوەی لادیا ڕاستی نمەیە لە دوو پارێکەتە بە دوو پارێکەتە ئەوڕۆنا بلو پارەی دەستفرۆشی بەخوا سندی وا پێیا بووە کورد لە بۆ پارەی مرد خۆی دەکوژی ئارێ وەخوای بەخوا ئێستا دەبینیم وەڵی شکارە زعیفە معاش نییە پارە نییە تەسی لەنگۆ کردی لە وڵای وەزە دەبین بازارە وڵا بە من زەرێکەتینە باشتر لە معاش بێ ئەم عالم دری خۆشتر دەبی و دەستە جیان پارەی بێ دری خۆش دەی بەس حالم دری خۆش نیەوە دەبینی وەزاکە سریاتە وڵا شێم دارە ئەشەی مندارە ئەو پارچانە بە چەندی ینی وڵا بە هەزار ناری دەدەین زارێژن دەری بەخوای دەستمان کورتە مردمان پێشمەرگەیە جارەیە بەخوای هەزار نەجێ بەخوای لە ڕای خۆی دەدێنێ نا بەخوای ئالێرە بەخوای ئالێ چەند ئالێرە چەند پارچە دەژنێ بەخوای گوتی مردم لە داوامەیە بەخوای جمزای پێینە بەشیر بدەم بەخوای وتی ئەو پارچە گوتم خوامان هایتەوە چای پڕاوە بەخوای گوتم ڕقشی من ئاسکە دە پارچێ بە بەخوای دایتمێ لە ڕای خۆیم دایتمێ فەقیرە ئەوە حکوومەتەکەەوەی حکوومەتەکە عالەمی ڕاست ئەوە کردیا پارە هێ ئەگە مەقسەدی حکوومەکەدا بەس پارێ غەڕامەت سیارەی ملت کورد پێ بەقی دەکرێت پێم بڵێ ئێستا ژیان و گوزەران و بازار چۆنە زۆر خراپ بازار لەو پەری خراپێت بە قورآن ئافرەت هێشتی لە من کڕیەوە ڕوعبی دەرێنەوە هەستە دوکاندار هەیە بوو تۆ شاگرد ژیانی خەڵک ئێستا چۆنە بەگشتی ئەوەی کا تو دەیبینی ینی باشە لەوەی باشتر هەر بە حیاتی نابێ الحەمدولله بە هەزاران گەنج یەک دیناری لە جرفانی دانیە یعنی ئەگەر تۆ دوعات لە کەسێک کرد بڵێ خواوە کوردت لێ پێم بڵێ ئێستا ڕەوش و گوزەرانی بازار چۆنە وڵای قیمەی خراپیە خەڵک بە قسەی خۆش یەکەم شت بازار چاکە بێتوانێت ئەتر من بڕوا ناکەم بە مەعاش بێت چکە خەڵکەڵێ مەعاش بڕواکە ئێستا دوێنێکە کە ئەو کێشەی لە پەرلەمان بوو بازارەکەی هەر خراپتر کرد ئەگە ببێت و ئەو حکوومەتە دوو قسەی خۆش بۆ میلێتە بکە بڕواکە هیچ کێشە نابێت موچە خۆران و هاوکات قسەکانی حکوومەت من بناری نێوان حزبەکان کاریگەری بەسەر بازار هەیە بەخوا زۆری ئەوەی کە کرێکیە ئەوەی کە دوکاندارە ئەوانە زۆر تەسیری لێ کردو بڕواکەی لەو بازارێمە ئەحتیمالە بڵێن زۆربیان ئیفلاسیەنە بە خۆشمانە مانی فلاسمانێنەوە ئێستا
کەماوەتەوە ماڵیانەوە بێوانی کە پاریان لامانە سەبریان لەسەر گردوین هەر بۆ جۆرە خاڵی مڵکەکانش زەری بۆشتیان لێ وەرەگیرێ ئەگەر بێت تۆز یارمەتی ئەوان بن ئەوانش یارمەتی ئەمادن تۆ ڕۆژانە بەریەکەوتن لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵک ئێستا ژیان و گوزەرانی خەڵک چوانە بەخوا خەڵک زۆر خراپە ئەنی بەڕاستی خاستان کورد لە قیمەی خراپیە کرد ینی ئەگەر تۆ دوعات لە کەسێک کرد بڵێ خواوە کوردت لێ بکە ئەو قسەیت پیاڵێ کورد ئەوەنە ژیان و گوزەرانی خراپە قیمەی خراپی ینی بەڕاستیمە ینی وای لە هاات کێشەی کۆمەڵایەتی زۆر بۆ ئێستا هەنی وەکتان هەیە توانای دانەوەی قەرزی نەبێشتی بە قەرز بردە بەخۆ مەسە ناتوان توانای قەرزدانم نییە هیچ مانگی من 400 دلار 500 دلار مەدا بە کابراایەک ئێستا توانای 100 دلارم نییە بیدەمی نابخوانی ما وامەلات درۆزم بووین ینی هەمومان درۆ دەکەین ینی ئەو خەڵکان هەموو کرد بە درۆزم ئێستا کابرا مەعیدی شە دەمێ لەم کاکە سبێ وەرە بڕواکە سبەی نیمە بیدەمی کابرا چی بکە چش کاتم لێکە ئیسفادەی نییە هیچی بۆ ناکەن ڕاستی کە حکومەت منە هیچم پێ نەبی دەمێ ئاهای لێ هاتەوە ئەگەر بێت و موچە بدرێت و موچە و خۆی لێ بکرێتەوە کاریگەری بەسەر بازاڕە بێت و بازاڕ ئێوە ئاسایی دەبێتەوە ئەگەر تۆ موچێک ساڵی چوارجا بدرێ هیچ ئیسفادەی نییە ئەو بەردەوام بێەوە خەڵکەکەمووی گرفانی پڕ دەبێت بەخەونە ئێستا لای خەڵک موچەوەدار ئەسڵ ئەو باشەوە حکومەتی مانجی حوت موچەیەکی کابە هەنیە ئەو دەبێتە سێ موچە لە مانجەکە لە مدەتی 30 ڕۆژە سێ موچە بدە باشە معقولەوە لە ساڵێکا 4 موچە هەر لە هیچ تاریخێکان نەبوو باشە قەینا مادام وایە پشت بە بەغدا مەبەستە ئەو میلەتە هەموو شتێکی قبوڵە کاکە بڕە ساڵێکی کەمی دەرە بڕاکە قبوڵێتی بەس تۆ بزانین تۆ دەوڵەتی ڕاگەی تۆ شتێکەکەیتکەوە تۆ ئەوی نەخاوەنی ئەردوو شتێک ینی بەڕاستی نازان یعنی تا بڵێ خراپە من لەو بازارەکە بخۆم چای چمەیە چای من چای بە 150 فرۆشم یعنی تاسی لێ شەکەی مش کردووە یعنی کابرا ئەگەر پێشتر میوانی هەبوو بانجەکەت سێ چای بێنە و 4 ئاو بێنە ئێستاەوە نەماوە ینی کە بەسیی چاش بوو بازارە یعنی هەموو شەکەی من ناکە یەک مشتری دوکانەکان بۆ نمونە مشتێک بێگە لەوانێت بای 30,000 شت بکرێ من لێوارەوە لاانێت بای 50,000 نەکەم لێ بەنسبە ئیشەکەی خۆم یعنی کەواتە بەستترین ئیشەکەی من چایەکە بە ڕۆک بە کەفرۆشم چای بەخوای توکاندار زۆر کەم ئەخۆشتی کاگەانی بێنەگەر بازاری نەبێ میوانی نەبێ ڕۆژێک دوو بشخوا دوو چای خواست چاخ من بەنسبەت بە ئیشەکەی خۆم بەنسبەت بستارەکەی خۆشت ئێستا خەڵکی شەگەر محاشی نەبێ ئەگەر مەسەلە موچە وەرنەگرێت 6 ڕۆژارێک 50 ڕۆژارێک بێتە بازارگە 4 شتی پێویست بلان یەکشت بکڕێت دووشت بکڕێت لە هەموو توکاندارش لەوان هەموو توکانەکان نەگرێتەوە خۆی موچە کاریگەری لەسەر بازار و گوزەرانی خەڵکە بۆ بەگشتی بەڵێ بێگومان یعنی تۆ درەوە هەستێ دەکەم موچە دراوە ینی بازار جموژۆڵی دەکەتێ دوو ڕۆژ سێ ڕۆژە چەند ڕۆژەکە دوایتریش کە موچەکە کابرێت هەر بەشی عنی مارکت ناکا بەشی مەسەڵ ئەو قڕێکە لە سەرێتی کارەبای غازە هەموو شتەکە پێت خۆ دەزانێت سا مسف گرانە بەردەوام پەیوەندیت لەگەڵ دوکاندارەکان هەیە بە پێوەی کە چایەتی دوکاندار هەبوو ئیفلاسیە نابێت دوکانەکەی پێوەدابێت بەڵێ زۆر هەیە یان ئێستا زۆربەی دوکاندارەکان کە دەناسمە من گۆڕانکاری بەسەر هاتووە ینی پێشتکە مانجی 6 و مانجی حوتوان کەمێک بازار تۆل و گەرما بوو چەند دوکاندار ڕۆیشت بەجێهێشت هەموو کریەکەشی زۆر بوو لە سەری کەم نەکردەوە بازاریش نەبوو ناچار دوکانەکەی چۆلکە هەستا دوکاندار هەیە بوو تۆ شاگرت بەڵێ زان دیارە ژیان و گوزەرانی هاوڵاتیان زەحمەت بووە بەتایبەت بەهۆی دابەژنەکردنی موچە تەواوی بازار و ئیش و کار لە نێو بەشێکی زۆری دوکاندارەکان وەستاوە من دەچمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتەیە بە ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بوومەوە من هەر لە نێو بازاڕی لەنگە بەردەوام دەبم و پرسیاریەوە دەکەم ئەرێ کاریگەری نەبوونی موچە چی بووە بەسەر بازار و گوزەرانی خەڵک ئەخۆ هیچ هاوڵاتیەک و خەڵکێک هەبووە بەهۆی نەبوونی پارە لە گیرفانی داوای کردبێ بابەتێیان کەلوپەلە یان پارچە قوماشێکی بە خۆڕایی پێدرابێ داوای کۆمەڵێک چیرۆک دەکەم لە زاریە و کەسانەی کە لێرە فرۆشیار بزانەوان چیمان پێ دەڵێن و چیرۆکێکیان گوێ لێ بووە لەگەڵمان پێم بڵێ ئێستا ژیان و گوزەران و بازار چۆنە زۆر خراپ لەو پەری خراپێ بە قورآن ئافرەت هێشتی لە من کڕیەوە ڕوعبی دەرێنەوە هەستا دوکاندار هەیە بوو تۆ شاگرت ژیانی خەڵک ئێستا چۆنە بەگشتی ئەوەی کە تو دەیبینی ینی لەوەی باشتر هەر بە حیاتی نابێ الحەمدولله بە هەزاران گەنج یەک دیناری لە جرفانی دانیە ینی ئەگەر تۆ دوعات لە کەسێک کرد بڵێ خواوە کوردت لێ گوزەرانی ژیانی خەڵک ئێستاکە کووە بازار کووە بینیە زۆر مەزبوطە یەک کێشەی نییە هەر یەک کێشەی نییە الحەمدولله ملت عیلەتە
ملت قلتها یعنی چۆن سیونەکەی چێوە بۆ خۆت دەزانێ ئەم هەرچی خراپەیە بم میلەتی دەکەن و چپڵێت لێدانە و سیناریۆ بە میلەتی قڕبەسەر و هەژار دەکەن کەیف خۆیەتی ئەوەی وەزع ژیانی خەڵک ئێستا چۆنە بەگشتی ئەوەی کە تو دەیبینی ینی باشە لەوەی باشتر هەر بە حیاتی نابێ الحەمدولله بە هەزاران گەنج یەک دیناری لە جرفایندانە حەمد و سەنا بۆ خوای بە هەزاران گەنج یەک دیناری لە جرفایندانە پێم بڵێ تۆ لە بازاڕ ڕۆژانە چاوت بە خێزان دەکەوێت بە ژنێ دەکەوێت بە پیاو دەکەوێت بە ئایلە دەکەوێت ئەوان گوزەرانیان چۆنە پارە لە نێو خەڵکە پارەهاتو بڵێ ئەمن وا لە برسان دەمرم هەمووی درۆ دەکە هیچ ڕاز ناکە هەر عیبین نییە بێ عیبە بازار بەعام خراپ ژیانی گوزەرانی خەڵک چۆنەوەی کەنگۆ بەردەوام ینی ئێستا وەرزیستانی شاتیە بەریەکەوتنتان لەگە خەڵکەیە ئێستامە لە بۆرەوەی دەزانین بازار زۆر خراپە چکە ئەشیا زۆر دابەزیە شای جلی تووشی زۆر هاتە خوارێ ساری ئەنی داشکانش بەرچاوی کردێ ئەم دیارە خەرک پارەی نیروێ شتەکان ژۆ هەرزان دەبێت لە هەرچی شدنی ئەو داشکانێک لێ درایە بازارێکە کابرا بازارنی تشتەکاندا دەبەزنی ئەنی ئێستا بازار زۆر دابەزی لە هەموو شتەشیەوە ژیان و گوزەرانی خەڵک چۆنەوە خەڵک دەبینن ینی بەریەکەوتنتان لەگەڵ خەڵکەیە هەیە ینی پارەی نەبێت توانای نەبێت چل بکڕێ زۆرە خەرک زۆر ئارێوڵە هەیە تۆ دێتە بازار ئێستامە دوکانی جان تای دەکات تۆ شتش کەمی پێ زۆر بە ینی لی دەبڕێت ناتوانانی بیکڕێت ئەگەر موچە بدرێ بازار و گوزەران گۆڕانکاری بەسەردادێ تەبعاان خۆی کێشەکە لێرە هەموو موچەیە گە موچەنێتە ناو بازاری ئالوگۆڕی پارە نەبیتن ئەنی مەسەلاوە نییە برێک کابرا معاشوە ناگریان معاشوەرەگری بازار دەبێت گەر موچەنێت داخلی بازارنە ئالوگۆڕ نەسوڕێت بازار نابی هەر ڕۆژەکە موچە بدرێت و ڕاستەخۆ لە بازار هەستی پێ دەکەیت بەخوای تا دەڕۆژ کاریگەری زۆریە بەس هەیە کەم دەبتەوە چکە موچەکە بەخۆی کەم دادەبژێت زوو مانگزارێک ینی زۆر کەمە موچەی کە دابەشی دەکاتمە پێویستیای بازار پڕ ناکاتەوە گەر وا بڕۆوە دوکانەکانش بە شێشان ئیفلاس نایەن و نابێت دوکانەکانیان داخە بە قورآن ئیفلاسیە ئەوەی دوکانی خۆی باشە ئەوەی دوکانی خۆشی نەبێت تەوان هەڕۆژە و کرێتیشتیدا ئەوە دەڕوا یشکە دێتە زێ یشکە دێتە زێ هەمووی هەر زەرەر دەکات خۆی ئێستامە هەمووی لە پاش سوتانەکەی لەنگەیەوە دوکانداری لەنگەی قازانجینەکەدی هەمووی لەسەر زەرەر دەڕۆ زۆر ڕاست نەبووکەرە بەرەوەی ئاچینە گەت و سوتا بەسەرماندا دوای ئەوە نەخۆش کۆڕنی بەسەدا دوای ئێستا و قەیرانی موسێ بەستادیانی زۆر گۆڕانکاری هەبوو لە وەزعیدانی ئەمە بەڕاستی لە داڕمانی هەمووی لە داڕمان داواکاریتان ئێوە ژیان و گوزەرانتان بەچی چاک دەبێت بە قورآانی تر وەزعەکە خراپە بە چا نابێ وەزابری حکومەت دەسەڵاتدارەکانەوەی بەرپرسەکان خۆیان چاگەزان وەزعەکە چوە بە قورآن طبعا باشتر لۆ بازار موچە طبعا پارە بێتە بازار باشترە بەزە تو هەر چاوەڕێ موچەک بدرێ و کەس تامینێ موچەی دوم دێدنەوە چێ تامینە ئەوڕۆ موچەکە دێنێ موچەی دوم دیار نییە کابرا هەر دەست پێوە دەگری هەنی ئەویش ناتوانانی بە زێدە سەر بکات زێدە پارە بکەتە بازار پێم بڵێ ئێستا ژیان و گوزەرانی بازار چۆنە بەخێراتتانەکەم سەرەتا وڵا ژیانەکە چۆنە ینی زۆر بە خراپی دەڕوە ینی 125 دەڕوە چەند ساڵ پێویستە لە خۆی زعیبینە و وەز ئەو سەر هەر زۆر بە خراپی ڕۆیە هەش دەگەڕێتەوە سەرەوەی ئەو نەخۆشیە و وەزایدەن بێ مەعاشی و کاریگەری هەبوو بەسەر هاڵە زۆری شەیە ئێستا ئێوە جلوبەرجی وەرزیستانتان هەیە ڕێگومانەوە بەشانە ئەو جەنانە زۆرێکیان و وەرزیستان خەڵک هاتووە چلی وەرزیستان بکرێ هەی ساڵانی ڕابردوو لە بەردەکە بەوەی بێموچەیەوە دێ یعنی زۆر شتی بەدڵی خۆی ناکڕی حەزی لە 5 پارچەیە 1 پارچە 2 پارچە دەکڕێ دەرێ هەیتم یان دەرێ وەختش کە تا موچێ وەردەگرم و ئەو جاو کاتی دەم دەیکڕم نەبوونی موچە کاریگەری 100% بەسەر بازار ڕنگڵەوە لەسەر لەنگەی زۆر هەر 190 کاریگەری سەکردی هەستەوە ئەو زستانەوە فەرمەوە بازار چۆر لە وەرزیستان و دەستپێکی وەرزستانە لە ساڵانی ڕابردووە ئەمە دوازەی نیوەڕۆیە ئەمە ئەوە هەت چاوەڕێ مشتری دەکەین و قڵقڵیان دێ و هەیە موچەین هەیە پارێک کەم پێ و یعنی خەڵکی ناوێری ئەمەجا توانێتچی هەتا گرانیش بکڕین هەموو دەبیشتی وەسەد بکڕین خەڵکەکەەوەی بێ بکڕی پێی بکڕین بێتەنە دوکانەکە توانای کڕینی جلوبەرجێکیشی نەبێت بە تاکی دەرەوە هەرەوەکانش دەبینە ینی هەموو دڵیان دڵنیان دەشتی بەڕاستی یعنی چەند ساڵ پێش سەدە هاتن هەر ملێتیان نزانانی ئەو بە چەندە زۆر معاملەشان دەکرد ئێستا معاملیش تەواو دەکەن ئەو جە بڕک بە زەحمەتیش دەیکڕن ئەگەر بێت موچە بدرێ کاریگەری بەسەر بازار و گوزەرانیەوە دەبێت وەڵا موچە بدرێن وەڵا هەر ئەوڕۆ بدرێ هەر بۆ ئێوارەکەی خەڵک دێتەوە بەیان دێتن دۆشت کڕین حتا
موچەی بەغداش بدرێ لەکنەمە تەسیری هەیە باشە ئەویشە تەسیری لەسەر بازاڕی هەیە عرب بەرە وڵە تەسیری زۆر زۆر نیوەی مشتریم دوونی عرب بووە نیوەی کورد بە نیوەی عرب بووە پێم بڵێ ئەو گوزەرانی خەڵکە بۆ وای لێ هات بەچی چا دەبێ ئەنی بەچی گوزەرانی خەڵک ئاسایی دەبێت پیلانمان نییە حکوومەت پیلانی بەڕاست دەبی پیلانێکی تۆتکمە داڕێژی لە ئەو خەڵکەی ئەو خەڵکەی گەنجە هەزاران گەنج سێبێ ئیشە هەزاران ئافرەت کچێەوە لە مارە دانیشتات خینی تاوا کردێ ناتوانانی دامەزرێ دامەزرانەکەش کاکە وەختێک زۆری دێوەیە بەس وەکو بژێوی ژیانی خەڵک دەبی ئەوانە وەکو بابی منە براگەورەی منە دەبی ئەوانە چاوە چەند بۆ خەرکەیدا بخشێتەوە کە هاوکاری و خەڵکەی بکەن جارێ زوو کاکە وەی هەمشتەک موچە نیە بەس خەڵک ئەوڕە پارەی لە بەرچیبی باشترەوەی سەر بدەکە ئەم چ لە جادە و بینای بەرز و تونێڵ و ئەو شتانە بکەم ئەمە ئەو خەرکەکە ئەو ڕدێ جیرفانی بڕێک تێیدا هەبی منداڵەکەی جلی زستانی دەوێ لە ڕوونەرم کاڵی پێڵاوی دەوێ خواردنی دەوێ ئەوە نەفتە ئەوە مەکتەبەکەش و قوتابخانەکەشی سمان لێ دیارنی ئەویش هەر تەسیرش جەگزار زۆری کردیە ئێوە زستانە ئەوە نەفتەکەش نییە لە خۆی بە زیادبی ئەویش دەی نەفتە چی بکڕی سۆبەی دەوێ ئەوە لەسەرمانە بەس وەکو عنی مەوسیم گۆڕینەکەی قزم نەفتەکەی بکڕی بەس ئەمن جادەی ئۆتۆبان و 120 و 150 چی لێ بکەم کە ئەتو لە مارێ جلیکان نەفتەک نەبی لۆ منداڵەکان خۆ پێگەرم کەیە بەسەڕات پێدرم یعنی ئێستا کە حەقی وا هەیە جارێ زوو کێشەی موچەی حکوومەت داڕێژی و کۆتای بوو ناخۆش و نەهامەتی بی بازاڕی ئێمە لەگەڵ موچەیە ینی ئەگە موچە نەبێ بازاڕێژ نییە ینی باوەڕکە بازار چۆلا ئەی بەزەکە موچەکە هەبێ بازارەکەش خۆش دەبێت خەڵک پارەی پێ و ئەوە خدمەکەی خۆشتی دەکڕێ ینی موچە سەد کاریگەری بەسەر بازاڕنگ 100 میلیۆن کاریگەری لەسەر دوو ڕۆژێ موچە بدرێ باز تەسیر بەسەر بازاڕنگ دەبی جارێک هیچ جارینە بەزەگە بدرێ تەسیری دەبێ بازارەکە دەبێ بەزەگەر موچەکە نەدرێ بازارەکەش نابێ پێم بڵێ هیچ دوکاندارێکە بووە زەرەر کا لەو ماوەی بەهۆی نەبوونی ئیش و کارێنی دوکانەکەی پێوەدا ئەری وەڵا زۆر کەسە بۆ دوکانێکی چۆر کردووە ینی بازاڕی نەبووە کرێ پێ نەدراوە ئەوە شای هێناوێتی هەموو لەسەر زەرە دەڕوە کە لەسەر زەرە دژڕۆی دەبێت دوکانەکەی چۆکە هیچ کەسێک هاتۆتە لای تۆ ینی بەهۆی نەبوونی پارە و لۆی دێرنەهی نابێ ژیان و گوزارانی یەک جلو بەرجینە زۆر کەسەیە بەس ناکرێت و بڵێ ناوەکەی بری بڵ لەڕانکە سوفلانکردنە نەفەر هەیە ڕێ وەڵا زۆر بەڕووی و کەسانە دەبنەوە زۆرش بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی دوکانداران و هاوڵاتیانی شاری هەولێر بوو دەربارەی گوزەرانی خاوڵاتیان دیارە بەگشتی باسیەوە دەکەن گوزەرانی هاوڵاتیان بە جۆرێکی لێ هاتووە خێر بە فەرمان بەردەچێت و ئەگەر کەسێک گوتی مامۆستام یاکوت فەرمانبەرم دەبێت لە دوکان داشکانێکی تەواوی بۆ بکەیت لەبەرەوەی سوور دەزانی ئەو کەسەیە نەموچەی هەیە نەگوزەرانی خۆشە ئەوەش گوزەران و ڕەوش و گوزەرانی فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان سایەوەی کە زیاتر لە چەندین مانگە موچەی خوراوە و چەند مانگێکی دەبێت موچەی هەروەر نەگرتووە زان و خۆشەویستان بەرنامەی پەیامی تۆم لە شاری هەولێر پێشکەشکردن تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا.